پاش 8 ڕۆژ لە دابەش نەکردنی یەک موچە و بڕینی قوتی خەڵکی کوردستان بە هەڕەشە و لێدوان و مامەڵە نابەرپرسیارانەکانیان جارێکی دیکە سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بە هەواڵە ناخۆشەکانیەوە هاتەوە بەردەم خەڵکو و لە بری هەواڵی دابەشکردنی موچە دیسان تۆمەت دەبەخشێتەوە. ئاسی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەشی ئەوە ناکا کە ئێمە بتوانین هەموو پێداویستەکانی خۆمانی پێ جێبەجێ بکەین. خۆ بابەتی موچەیە بەڕێوەبردننی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بەدان پێدانانی خۆی ناتوانێت لە 3 مانگدا بەداهاتی نەوت و نانەوتی تەنیا یەک موچە دابەش بکات کەچی ڕەخنە لەوانە دەگرێت کە داوا دەکەن نەوت و داهات ڕادەستی بەغدا بکات بۆ ئەوەی فەرمانبەران و موچەخۆران لەم قەیرانە سەختە ڕزگاریان بێت. بەداخەوە هەلایەنی ناوخۆی لێرە سکاڵایان کرد و داوایان کرد کە بەغدا ڕاستەوخۆ دەست وەرداتە ناو کاروباری دابەشکردنی بودجە و موچەی هەرێم. چەند ڕۆژێک بەسەر ئەو لێک تێگەیشتنەدا تێپەڕیوە کە لە نێوان هەرێم و بەغداد لەبارەی موچە و ڕادەستکردنی نەوت و داهاتی نانەوتی هاتە ئاراوە. فەرمانبەرانی هەرێم چاوەڕێیان دەکرد دوای زیاتر لە 8 ڕۆژ موچەیەکیان پێ بگات. بەڵام قسەکانی مەسرور بارزانی و تەیف سامی ئەم ئومێدەشی نەهێشتن. دوای ئەوەی کە ئێمە ڕەزامەند بووین لەسەر ڕێکەوتنەکە و واژۆشمان کرد لەسەر پێشنیارەکان لەسەر ئەو ڕێکەوتنە تێگەیشتنە خاڵێکی تریان زیاد کردووە لەسەر ئەوەی کە 230,000 بەرمیلەکە تاکو وەرنەگیری موچە نادرێ. مەسرور بارزانی لە نوێترین لێدواندا جارێکی دیکە هەموو خەتایەکی خستە سەر بەرپرسانی بەغداد و ڕەخنەی لەوانەش گرت کە هەوڵی گێڕانەوەی قوت و موچەی فەرمانبەران دەدەن. سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمدانی بەوە دانا کە بەوە ڕازی بووە ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت و مانگانەش 120 ملیار دینار داهاتی نانەوتی ڕادەستی حکوومەتی فیدراڵی بکەن کەچی لە پاڵ ئەو پاساوەشدا هێرشی کردە سەر ئەوانەی کە دەڵێن نەوت و داهات ڕادەست بکەن چونکە بە قسەی مەسرور بارزانی بەغدا موچە هەر نانێرێت. لەو ڕێکەوتنەدا کە بەدان پێدانانی خۆیان واژۆیان کردووە بە ئاشکرا هاتووە کە موچە دوای ڕادەستکردنی نەوت و داهات دێت. لای هەمووانیش ڕوونە تا ئێستا حکوومەتی ماوە بە سەرچوو نە لیترێک نەوتی لە ڕێی سۆمۆ هەنار دەکردووە نە لەم ڕۆژانەدا 1 دیناریشی لە داهاتی ناوخۆ ڕادەستی بەغداد کردووە. پرسیارەکە ئەوەیە لە کاتێکدا ئێوە لێک تێگەیشتنەکەتان جێبەجێ نەکردووە ئیتر بۆچی چاوەڕێی ئەوەن بەغدا جێبەجێ بکات و موچە بنێرێت؟ لە هەموو شتێک ڕوونتریش لای موچەخۆران ئەوەیە کە چەند ساڵە کێ موچەی موچەخۆران دەخوات. کێیە هەر خۆی دەچێت یاسای بودجە بە ڕێکەوتن و دەنگدان تێدەپەڕێنێت و سەرەتا گۆرانی بە باڵایدا دەڵێت. دوای مانگێکیش دێتەوە لە هەرێم شین و واوەیلا دەکات و دیسان بە تۆمەتبارکردنی بەغدا موچەخۆران فریو دەدات. هەروەها زۆر ڕوونەکێ دوجار بە هەڕەشەکانی بووە هۆی بڕینی موچە و کەچی ئێستا ناتوانێت بە 3 مانگ 1 موچە دابین کات. بە ئاشکرا پارەی داهاتی نەوت دەخاتە گیرفانی کۆمپانیا بەناوبیانیەکانی خۆی و 1 دیناری بۆ وەزارەتی دارایی ناگەڕێنێتەوە. ئەو کەسانی بەتایبەت لەم ساڵانەی دواییدا داوای ڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆیان بە بەغدا کردووە قسەی سەرەتایان ئەوە بوو کە حکوومەتی هەرێم ئەگەر دەتوانێت موچە دابین بکات با بێمنەت بێت بەرامبەر بەغدا. بەڵام کە هەموو لایەک دڵنیا بوونەوە خێروبێری وڵات دەچێتە گیرفانی 2 حزب و موچەخۆریش دەبێت 3 مانگ چاوەڕێی 1 موچە بکات ئیتر بۆ دەبێت پشگیری لەوەها سیاسەتێک بکەن کە زیاتر لە 10 ساڵە بەرپرسان و بنەماڵەکانی دەسەڵات دەکات بە ملیاردێر و خەڵکیش لە خراپترین قەیراندایە.